ئێرە ژێرپردەکەی سلێمانێ ئەو شوێنەی کە ئاژەڵەکانی لێ دەفرۆشرێ سەردەمایەک بوو لە بازە مەیدانێک بازرگانی بە مرۆڤ دەکرا. ئێستا شێوازەکەی گۆڕدراوە بە بازرگانی بە ئاژەڵەکان کە دەی بۆ ئەم ژێرپردە زۆر بە ناخۆشی بە شێوازێکی زۆر ناشیرین دەبینی کە چۆن بازرگانی بۆ ئاژەڵە جۆرا و جۆرانە دەکرێت کە ئاژۆڵە بەشێکیان ماڵین بەشێکیشیان شاخین یعنی ماڵی نین کە سەیران دەکەی زۆر بە شێوازێکی زۆر خراپیش لێرە پێیان ڕادەگەن. ئەو گیانەوەرانەی کە لێرە دەدیترێن بریتین لە کوندەبوو، لە سمۆرە، پشیلە، سەگ یان بازە جۆری باڵندەن کە شوێنەکەیان نێو قەفەز نێو زۆربەیان ئیشاخن کەژ و شاخن. ئێستا من دەمەوێ ئەو شتێکە لە خولیامدا ئارەزوومە ئازادی بۆ هەموو ئاژەڵەکان تەنانەت جگە لە مرۆڤایەتی ئازادی بۆ ئاژەڵ بۆ باڵندەکان بۆ هەموو گیان لەبەرێک. ئێستا دەمەوێ باڵندەیەک ئازاد بکەم لە نێو ئەمانەدا کە لەو دیلە نەمێنێت باڵی بکاتەوە ئەو دیمەنە ناشیرینە جوان کات. ئازادی ینی ئەو جوورەی کە بت هەیە بژیت نەک ئەو جوورەی کە دی خەڵک بیان هەیە تۆ بژیت. هەر بۆ مرۆ بۆ ئاژەڵیش هەروایە ئەوەی کە من حەزم لێ بێ ئاژەڵێکی جوانم هەبێ ئەوە یەکێ لە ینی خۆتخواهی پێ دەڵێن ئەوەی کە من لەبەر حەز و خواستی خۆم ئاژەڵێک بخەمە نێو قەفەسێک و بەس بۆ ئەوەی کە بڵام لە تەنیایی دەربێم یا ئەوەی کە پێم جوان بێ بەڕاستی زوڵمێکی زۆر گەورەیە. جودا لەو گیان لەبەرانەی کە ئێستا ئێمە باس لە ئازادەکەیان دەکەین بەشێکیشیان لەگەڵ ئاژەڵی ئاویە بۆ نمونە ماسێکە لە نێو چونگێکی ئاودا ینی ئێمە خەریکی ژیانی دەربەندی ئەو تونگەیە دەکەین ئەو تونگە بچووکەی کە خۆمان بۆمان تەرخان کردووە کە ئێمە دەبێت بزانین کە ئێمە مافی وەمان نییە کە ئاژەڵ بکەینە کۆی لێ خۆمان وەک سەردەمایەکە مرۆڤ ببوو کۆی لێی مرۆڤی. ئێستا من کە خەریکی کێشانەوەی وەم کە هەر قەفەسێکە دەکێشمەوە وەک وەیە قەفەسێک بۆ خۆشەویستترین کەسەکانم بکێشمەوە هەمویان بخەمە نێودیل و هەمویان قفڵ و زنجیر کەم
من ئەوەندەی کە حەزم لە ئازادی خۆمە، حەزم لە ئازادی خۆشەویستەکانمە، حەزم لە ئازادی شکاندنی تەواوی ئەو قەفەسانەیە. حەز دەکەم بە هەموو بە یەکجارە هەموویان بشکێن و ئاگریان تێبەردەم، ببێتە ڕووناکاییەک بۆ هەموو ئاژەڵەکان، بۆ هەموو گیانلەبەرەکان. ئێمە تا نەزانین ئاژەڵیش مافی ئاژەڵان نەپارێزین، هەرگیز ناتوانین چاوەڕێی ژیانێک و کۆمەلگایەک بکەین کە مافی مرۆڤ تێدا پارێزرێ. ئاواتم ئەوەیە کە زەمانێک بێت کە مرۆڤ واز لەو خۆتخایی و خۆتپەرستیە بێنێ، ئەو دروشمەی سەرمایەداری کە حەز دەکات لە پێناو خۆی و حەز و ئارەزووی خۆی هەموو شتێک بکاتە قوربانی، واز لەو شتە بێن و ئەو شتە کۆتایی پێبێت. و ئەم شۆنە ناشیرینەی کە ئێستا ئێمە دەیبینین و تەنانەت ئەو دەنگانەی کە ئێستا لە یەکسەرەتایی تابلۆکەمەوە خەریکە دەیبستم دەنگی ئەو پشیلەیە، بەڕاستی زۆر کاریگەرێکی ناخۆشی لەسەر من هەبوو. نەک ئەوەی کە بڵم من یەکێک لە جوانیترین ئاژەڵەکان لە لای من پشیلەیە، بەڵام کە ئاوە دەبینم بە زەجرەوە لە نێو قەفەسێکی بچووکی 40-50 سانتیم، بەڕاستی زەجر دەکێشێ، بەڕاستی خەریکە ئازاری خۆی خەریکە لێمان دەپارێتەوە، بەڵام ئێمە لیان حاڵی نابین، ئەگەر لێشیان حاڵی بین گوێی خۆمان کار دەکەین. هیوادارم کە ئەو شوێنە ناشیرینە زەمانێک ببێتە شوێنێکی زۆر جوان و شوێنی فرۆشی نەمام و گوڵ و هەر شتێک کە جوانە و جوانی دەبەخشە بە ژیانمە. تا قەفەس هەبێ زیندان دەمێنێت، ئەوەی کە ئێمە تا باوەڕمان بەوەی نەگات، تا بۆ قەناعەتەی نەگەین کە ئاژەڵەکان حەقی ژیانیان هەیە، حەقی ئازادیان هەیە، ناگەین هەرگیز ناگەین بۆ قەناعەتەی کە بڵێن ئینسانیش مافی ژیانی هەیە، مافی هەبوونی هەیە. هەرو جورێکی ئێمە باسی دەکەین تا مرۆڤایەتی، تا ژن ئازاد نەبێ مرۆڤ ئازاد نابێ، تا ئاژەڵ ئازاد نەبێ ژن ئازاد نابێ، و تا بە ژینگەش تا مافی ژینگە نەپارێزرێ ئاژەڵیش ئازاد نابێ. ئەوە یەک چەرخەیە کە دەبێت هەمومان وەکو تاکێک بتوانین هەر ئەوەندەی کە لە دەستمان دێ ئەو قەفەسانە بشکێنین، ئەو شتانەی کە دژی مرۆڤایەتی، دژی گیانلەبەرەکانە بەعام هەمووان تێکشکێنین و بگەین بە ئازادی کە ئارەزووی هەمومانە.